ساڵەهای ساڵە کۆشەش و خەبات دەکەن بۆ ئەوەی ملەتی کورد بە مافی ڕەوای خۆی بگا، بە مافی ڕەوای نەتەوایەتی خۆی بگا، نەتەوایەتی ملەتی کورد بگات. ئێرە ژوورەکەی مەرحومە دەستمان لێ نەداوە ئەو شتانە خۆیەتی لەویش کاسێت هەیە حەزێ کردوی لە گۆرانی کوردی و مەسەکو محەممەد عارف جەزراوی و ئەوانە تر صوتك جواز الزين لا 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 خاش فالله قولوا كان فما قلت حاجي موسى بقي حسني وقت مصر ما لا هندن ولا عوده ساڵی 1924 عەزیز محەممەد لە گوندی بێرکۆتی نزیک شاری هەولێر لەدایک دەبێ و دواتر بە مەبەستی خوێندن لەگەڵ دایکی ڕوودەکەنە شاری هەولێر. لە ئاداری ساڵی 1940ەوە ژیانی سیاسی دەست پێ دەکات و دەبێتە ئەندامی کۆمەڵی هیوە. عەزیز محەممەد وەک کەسێکی مارکسی ساڵی 1942 دەبێتە ئەندامی کۆمەڵی گەل و لەگەڵ هاوڕێکانی ڕۆژنامەیەکیان بە ناوی بڵێسەوە دەرکردووە. ساڵی 1945 دەبێتە ئەندامی حیزبی شیوێی عێراق و بەهۆی چالاکیە سیاسیەکانیەوە ساڵی 1948 دەستگیر کراوە و ماوەی 10 ساڵ لە زیندان بووە تا بەهۆی شۆڕشەکەی عەبدولکەریم قاسم کە دواتر بوو بەسەر کۆماری عێراق لە ساڵی 1958 ئازاد کرد. عزیز محەممەد دەکەین هەرشەکانێ ئاڵای بەرزی بەڕێی کوردستانی ڕێبار بێت ڕێبازی کرێکاران و ڕەنجدەران. بدايتي ثورة تموز بو علنية نقصي هبو يعني تجمعات أبو علنية حفلات أبو بمناسبة أوصادتهم يعني طبعا أوصى خلقهم بو أم حريتين أبو هاتو شو زور بكاو وكان أو فلانة نافع يونس أو عزيز محمد كريم أحمد وهكذا يعني دوایی کە وسویتی ژمێنێ پرسیاری کردووە وتوتی من طبعا وەزعم وایە ناتوانم یەکێ نەناسم هێنێکم قسەی اتفاقی کە ببنە ژرومێر وتی من لە ماڵەوە نابم سیاسی سجنە بم ئەڕۆم ئەم لە ماڵەوە بە تەنیا بمێنێ عەجەبە ئەتوانێ ماڵەکە بەڕێوە بەرێ و نەختێکیش ئاگاداری دایکیشم بکات چونکە دایکی بە تەنیا بوو هیچ کەسی نەبوو کە تەهجیری کوردەکانیان کردووە لای دیاربەکردان وتری وان منطقەی وان و باشقەڵا ئەمیش لە ماڵی مامەی بووە باوکو دایکی نەبووە لەگەڵیان دەرچووە
لە ڕێگا مامەی مردووە اینجا لام وایە گەیشتونەتە ئێرە ئامۆژنی و دوو کوڕەکە ئیختیفایان کردووە ممکنە گوتی ترساوە کە دایکم کوڕەکانی لێ وەرگێ ئیختیفای کرد خۆی شاردەبوو لە دایکم وەکو خۆی مەرحوم قسەیە کرد دایکم قەڵکی وان و باشقەڵعەیە لەوێن دەرێ لە زمانی ئەوەی کە کوردەکان تەهجیر کران و ڕایان کرد لەبەر زەبر و زەنجی جێشی عوسمان جێشی تورکی هات خۆی گەیاندە هەولێر چووە ماڵە شێخێک لەوێن دەرێ ئەو ماڵە شێخش باوکم پەیوەندی لەگەڵ ئەو ماڵە شێخە بووە لەوێ خواستی و بوونە ژن و مێردبوونە بوونە ژن و مێردی یەکتر ممچینە 8 ساڵ 9 ساڵ شتە چاوە بووبم بەرەو هەولێر هاتین منی وە دوو خۆدا و چوونە تاولێر دایکم لە هەولێریش ئیشیە کرد و منیش چوومە حوجرەی فەقیان لەوێن دەرێ بخوێنم فترێک چوومە ناو فەقیان تەبان لەوێن دەرێ خوێندم زۆری نەخایاند ممچین بوو لەگەڵ میزازم نەگوندێ ممچین بوو لەبەر سواوی تر کە ئێستا بە تەواوەتی ناتوانم دەستنیشانی بکەم و ناوی لێنم لە بەرچی ناو فەقیانم بەجێ هێشت و هاتمەوە خەریکی ئەوە بووم کە بچمە کرێکاری و کرێکاری بکەم ڕەنگە بڕک پاک و خاوێن بووم و فەقێ بووم ئاخر لە ناو فەقیان گەڕاومەتەوە خەڵکیان دەبرد بۆ ئیش بەڵام منیان نەدەبرد بۆ ئیش تەمامەوە یعنی جارێ 2000 3000 دیار بوو ئیواش هەبوو نەسحەتی دایکمیان کرد کە بۆچی نەستە مەکتەب ئەوسا ڕەنگە من عمرم گەیشت بێتە 12 ساڵ شتشی ئاوە تێکڕای تێکۆشانی خۆی تەرخان کردو بوو بۆ جێبەجێکردنی ئامانجەکانی بزنەوەی ڕزگاری خوازی گەلی کوردستان و ئەم بزنەوەیش هەبەتە کە خۆی دەوزێتەوە لە ئەرچی نیشتیمانی شوێیەکان کە خۆی دەوزێتەوە لە مافی بڕیارداری چارەنووس و دامەزرانی دەوڵەتی نیشتیمانی سەربەخۆ هاوڕێ عەزیز محەممەد کاری کردووە بۆ مەسەلەی ئاشتی و کاری کردووە بۆ ئەوەی کە تێکڕای ئەو ناکۆچانەی کە نێنێوان لایەنەکانی بزنەوەی ڕزگاری خوازی کوردستانە لەسەر ئەساسی دیموکراسی و لەسەر ئەساسی ئاشتی چارەسەر بکرێت منورة موجودة إعجاب وتمنيات مستوى الثقافي لو يتجاوزك وشي مشاكلنا قمري كردستان زخر دوای هەفتاوەنەوە هەر ساڵێک حسێ بکەی تەماشارەکەی دەوری ڕەحمەتی کە عەزیز دیارە وە کاریگەر بووە بە تایبەتی لە دوای ئازبوونەوەی گشتی لە کوردستانە لە ساڵی 1986 تا دەگاتە هەشتاهاش کە بەرەی کوردستانی پێکهێنرا کاک عەزیز و هاوڕێکانی دەوری کاریگەریان بینی بۆ زاڵبوون بەسەر ناکۆچیەکانی پێشتر زاڵبوون بەسەر ئەو بریدارەی کە نەتیجەی شەڕی ناوخۆدا دروست بوون کاک عەزیز دەتوانم بڵێم کەسایەتێکی گەورە بوو لەسەر نەک تەنیا لە ناو حزبی شیوعی کوردستانیدا بەڵکو لەسەر ئاستی کوردستان عێراق ناوچەکە و دنیاشدا بە چ مانایەک لەسەر ئاستی کوردستان دیارە وەکو ئاماژەم پێکرد دەوری گەورە بوو و کەسێکی خۆشەویست بوون ناو خەڵکدا هەولێریەکان بە تایبەتی پێم وایە بە هەموو حزبە سیاسیەکانەوە بە چینە جیاجەکانەوە دیارە کاک عەزیز سەرکردەیەکی گەورەی چینی کرێکار بوو حزبی شیوعی عێراقی بوو بەڵام لەگەڵ هەموو تەبەقاتی کۆمەلگا پەیوەندی باشەیە بوو بەڕێزگرتن لەوان وای لێکرد بوو زۆر لەوانەیەش ڕائیان بگۆڕێتن و ناکۆچی لە نێو چینایەتی چینە جیاجەکاندا کەم بێتەوە و هەموو لایە کۆ بکرێنەوە لەسەر چەند دروشمێک کەویش عەدالەتە کەویش یەکسانیە کەویش یەکتری خۆشویستنە ئاشتەواییە ئەمانە هەمووی کاک عەزیز خەباتی بۆ کرد و لەگە هەواڵانی عەزیز محەممەد ساڵی 1963 دوای کودەتای بەعسیەکان دەچێتە شاخ و ساڵی 1964 وەک سکرتێری حیزبی شیوعی عێراق هەڵبژێردرا و ساڵی 1986 لەلایەن حیزبی شیوعی سۆڤیەتەوە مەدالیای لێنینی پێبەخشرا.
ساڵی 1993 لە کۆنگرەی پێنجەمی حیزبی شیوعیدا عەزیز محەممەد پاش 29 ساڵ دەستبەرداری پۆستەکەی دەبێت و داوا دەکات کەسێکی تر جێگەی بگرێتەوە. ساڵی 2007 لەلایەن ڕووسیاوە مێدالیای ئەستێرەگەشەی کیشوەری ئاسیا و ئەفریقایی پێبەخشرا کە لە دوای نێلسۆن ماندێلا دووەم کەسە ئەو مێدالیایەی وەرگرتووە. ساڵی 2015 لەلایەن زانکۆی کامبریجی بریتانیا بڕوانامەی دکتۆرای فەخری پێبەخشرا. بەرز کاک مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان و سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانی دۆست. برایانی بەڕێز، شانازی دەکەم و سەربەرزم بەم ڕێزلێنانە بە پێشکەشکردنی ویسامی بارزانی بەدەستی سەرۆک کاک مەسعود بارزانی. جەنابەت برا گەورەی، جەنابەت مامۆستای، جەنابەت تێکوشەرێکی گەورەی و حەقت لەسەر هەمومانە. یۆنکردنەوە بەرەو بنیادنانی کوردستان ئەڕۆین. ئێستا پێویستە دووبارە دەست و بازوو چالاکی و هیمەتی لێ هەڵماڵین کوردستان ئاوادانکەینەوە، دێهاتەکان ئاوادانکەینەوە، کشت و کاڵ پێش بخەین، وا لە کوردستان بکەین وەکو جارانی لێ بێتەوە، بەڵکو جوانتری بکەین، وەکو بووک بیڕازێنینەوە. ئامەش ئەم مهمەیە، ئەم کردەوەش پێویستی بە یەکێتی هەموو لایەکمانەوە هەیە، چونکە ئەمە باری حیزبێک و دوو حیزب نییە، ئەوە باری هەموو ملەتەکەمانە، هەموو ملەتەکەمان دەبێ ئەو بارە هەڵگرێ، ئەو مەسئولیەتە بگرتە ئەستۆی خۆی. بەرز کردوتەوە ئەڵێن ئێمە داوای مافی چارەی خۆ نووسین دەکەین. ساڵەهای ساڵە کۆشش و خەبات دەکەن بۆ ئەوەی ملەتی کورد بە مافی ڕەوای خۆی بگا، بە مافی ڕەوای نەتەوایەتی خۆی بگا، نەتەوایەتی ملەتی کورد بگا. ناکرێ بە هیچ جۆرێک بیر لەوە بکەینەوە لێک بترازیین. دوژمن خۆی لێ لە بۆ سەدا ناوین، لێمان دوور نییە، تهدیدمان ئەکا. خوا نەخواستا ڕۆژێ لە ڕۆژان ئەگەر هات و هەست بەوە بکە ئێمە لێک ترازاوین، کەوتونەتە ناو یەک، ئیمکانێت هەیە زەفەرمان پێ ببە. شەوێ سەعات 2 پاشنەوەی شەو گوێم لە هێنی قاپی دەرەوە بوو. خوشکەکەم نێزێک بوو پەنجەرە، گوتی ئەوانە هاتن. ئەو زوو بینی بووی، وەڵا منیش چونکە عەزیز لە ماڵەوە نییە، منیشیم بووم، یعنی نەشەڵەژا بووم، کەسش لە ماڵەوە نەبوو، هەر من و خوشکم و دایکم و دایکی. هەر کەس ڕەشاشەیە، گوتمەوەی ڕەشاشەکە بێنە خوارەوە، وەردە ژوورەوە بزانین کێ هەیە، ڕەشاشی هەیە. وەڵا گەڕان و سوڕان و نەختێک و چوونە ژووری سەرەوە و هیچیان نەبینی. کە هیچیان نەبینی گوتی ڕەسممانەوێ. گوت من پێکەوەی من ڕسمان نییە. گوتی نابێ، چۆن ئەم زەمانە ژن و مێرد ڕەسمی نییە. گوتمەوە سەیری کە هەموو دەری کرد چنم ڕسمەکان هەمووی هێن مناڵ بوو، هێن خزم بوو. ئەتر ڕۆیشتن من زانیم کە ئەچنە ماڵێک کەس نادۆزن، ئەڵێن تۆ بمێنە حەقت نییە، دەرکەی خۆت قەپات کە حەقت نەبێتر نایێت. دوایە ئەچوو ماڵ و مناڵەکەشیان ناهێنا. منیش عینیشت کە دەرچوو
یەکێکی بە منی و دەرکەکە باش قایمکە قەپاتیکە مە بینم لە جێبێکی عسکەری بوو مۆقلق بوو یەکێتری شە بوو لێوێ دیارە ئەوە هێنابووە تەنیا ئەو کەس مابوو ماڵمانیان ناسی ئەو هێنابووە سەر گۆلاتمان لێگنا ناهاتن لەکوێ ئەیان دۆزی وی ڕابردووی نەبێ داهاتووشی نییە هەر چ شتێک لە مەسلحەتی ملەتەکەمان بێ لە مەسلحەتی ملەتی کورد بێ لە مەسلحەتی کوردستان بێ و داهاتووی کوردستان بێ بە تەقدیری ئێمە لە ئەنجامە ئەوە لە مەسلحەتی حیزبی ئێمەش یەک لە سیفاتەکانی ئەوە بوو کە کەسێکی زۆر سادە بوو کەسێک بوو زۆر مرۆڤ دۆست بوو و کەسێک بوو زۆر ئاشتی خواز بوو یعنی ئاشتی بۆ هەموو کەسێک دەویست لە دەوروبەری خۆی ئەوە ینی یەکە لە سیفاتەکانی هاوڕێ عەزیز بوو کە من پێم وایە سێ سیفاتی زۆر زۆر گرنگن بە تایبەتی بۆ ئەو کەسانی کە سەرکردن لەگەڵ داکەم ئەژیان بە تەواوەتی ئینفیساڵمان کرد لە باوکو و کەس و کاری باوکم و فلان و ئیلا بە دەگمن ئەگەر تووشی یەکیان هاتبینیان سەردانێکیان کردبین چوومە مەکتەب لە حقەتدا لە سنفی سێیان دانم چونکە نەختێ کەوتومە ضرب زەید عەمرەن و بەعزی هەندی مەسایلی وردە کتێبی ناوفەقیانم خوێندە بوو لەبەرەوە لە سنفی سێیان دانام بۆیە من سنفی سێ و 4 و 5 و 6 ابتدائیم تەواو کرد بەڵام تقریبا ینی پەیوەندیمان بەوان نەما بۆیە من هەر لە ڕووی ڕێزلێنانەوە لە دایکم یادی بەخێر بێ بەڕاستی من بەش بە حاڵ خۆم بخۆم بە کوڕی دایکم دەزانم زیاتر لەوەی کوڕی باوکم بم ئێمە شوێکان وڵاتی خۆمان خۆشەوێ کوردستانمان خۆشەوێ بەڵام ئەوەی دا هاورە عەزیز محەممەد فێر بووین کە زیاتر کوردستانمان خۆش بێ ئێمە بە بەردەوامی بەبەستی یەکەممان داکۆچیکردنە لە بەرژەوەندی کرێکاران و زەحمەتکێشان و یەکسانی ژن و پیا و باغدان بە لاوان بەڵام لە هاورە عەزیز محەممەد فێر بووین کە قوڵبوونەوە کە هەبێ لەم کاروانە لەم ئامانجە شتێکی زۆر زۆر گرنگمان پێویستە ئەویش یەکێتیە ئەویش یەکێتی بەرەی کوردستانە ئەویش یەکێتی بینی نێوان ئێوە و بەرەی کوردستانە ئەم یەکێتیە بۆ چوونی ئێمە ئەبێ وەکو گلێنەی چاو بپارێزرێ بەبێ ئەو یەکێتیە ئەو ئەرکانەی لە پێشمانە ئەو مهمانەی کە پێویستە ئەنجامی بدەین بەبێ ئەو یەکێتیە ئێمە ناتوانین ئەنجامی بدەین قلت يعني وكوالين سياسة الرش سبينيا ألوانة يعني إنسان نبي بقيت رش ولا سبي ألوان إنسان لو ألوان أنا شبه استفادة بك مثلا أيام قلت لك جونا دا بيتو ساكا لا انترنت وشت والله من بيبي سلامي ليك مشكلة لي هناكم يعني دو ساعتیشی لە خستەخانە کە من چوم بۆ لای ئەوانە هەر چای پێکەوتم یەکسەر وتی وەزعەکەمان بەرەو چێ دەڕوە من لە بەغدا گەڕابوومەوە لە بەغدا چیتان کرد یعنی تەنانەت کە نەخۆشیش بوو بەڵام بە پرۆژ بوو ئەو وەزای کە ئێستامان هەیە هەمیشە تاکید دەکردەوە دەیگوتی غێری تەبایی هیچ شتێکی تر ڕێگاتان ئاسان ناکات
هەموو گەلی کورد بەیەکەوە بتوانێت کار بۆ ئەوە بکات کە ئەو خەونەی کە لە مێژینەیە بۆ گەلی کورد کە مەسلەی دامەزراندنی دەوڵەتی کوردی سربەخۆیی کوردستانەوە دەست بێت دائیمەن کاری بۆ ئەوە کردووە هاوڕێ عەزیز بۆیە من پێم وایە مەرجی هاوڕێ عەزیز زەرێک بوو نەک بۆ حزب بۆ هەموو گەلی کورد بوو. لە ڕۆژی چوارشەممە 31 ئایاری 2017 کۆچی دوایی کرد.